لخزمتي پروردگارە. فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. خۆشویستان، باسێکی هەستەوەرە هەمیشەیەکانتان بۆ بکەم. باسێکی هەستەوەرەکانتان بۆ بکەن کە ئەمانە بەهای کوالیتی دروست کراون. یعنی مامۆستا با جەناب بدەوە چەند حەڵقەیە باسێکی هەستەوەر و چاو و جۆ و وردەکاری ئەم دروست کراوانە ئەکەیت. یعنی بەستە ئەمانەیە نەخێر. ئەم هەستەوەرانە هەمی کاتی، هەمووشی ژماری کاتی لێ بەسراون، هەمووشی ژماری بینین و بیستن و ڕیکۆرد و فلیم و هەموو شتێکی بۆ ئامادەکراوە و لە لەحزەیەکە هەموو یەکشێتەوە. بمجرد ڕۆح دەرچوون دوای 5 دقەوەرە هیچ لەم ئەندامانە هیچ ناکە. ئەم هەستەوەرانە کاتین، بۆیە بینیت پێش مردنەکەمان لە پیریە هەندێکیان وردە وردە کزە بن بە دەرەجەی تایبەت. ئەڵێ دکتۆر گیان دەستم سڕە، هەز ناکەم هەستەکەم دەستکێشم لە دەسایە، بەخوا چاوم کەمە بینێ، بەخوا گوێشم هەر بە سەماعەیە، بەخوا تامەکانی ژوەکو خۆی نەماوە گۆڕاوە لە دەمما، وەکو جارانیش بۆ ناکەم، تووشی ئەڵزایمەرە بێ جالە بەخوا دکتۆر گیان باوکمان زۆر هەستیشی بەخۆی نەماوە، بەخوا جارجار خۆشی تەڕەکە خۆشی پیسەکە، هەستەکانی زۆر دەوردە ئاوەرە دەسەیە. کەواتە هەستەوەرانە هەمی کاتین، هەموو ڕقەمی کاتیشی لێ بەسراوە. هەستەوەرێکی تر هەیە کە خوای گەورە بۆی ئامادەکردوین لە قیامەتە کە لەسەری زیینەوە بینەوە، بە شەرتێک حەقی ئەم هەستەوەرانی دنیامان نابێ، بە شەرتێک ئەم هەستەوەرانە وەکو پێویست بەکارمان هێنابێ، لە شتی سوود بەخشە ڕەتان بێتمان و ئیشمان پێکرد بێ و سەرفمان کرد بێ. بە شەرتی ئەم هەستەوەرانە قیامەت و بەهشتی خۆمان پێدۆزی بێتەوە. ئینجا لە بەهشتە گۆڕانکاریەکان ڕوەدا. مامۆستا تۆزێک حەزێکی وەڵا بۆمان شەڕحکی بەسەر چاو. خوای گەورە فەرمێ ئەعدەدت لعیبادی الصالحین ما لا عین رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. ئەفەرمێ لە بەهشتا شتانێکم بۆ عەبدە ساڵحەکانم ئامادە کردووە کە ما لا عین رأت، لە دنیایە چاو نەیبینیوە، هیچ چاوێک پێی پێ نەبردووە، ناویشی نەزانیوە، ناویشی نەبووە لە دنیایە. ولا ئوذن سەمیعەت، بە فراوانتر بە شتێکی ژوەی باز نەکرا کورە بڵا بابە تۆ نەو بینیوە، نەو چێشتووە، نەو کردووە، نەخێر، بە هیچ جۆیەک نەبیستراوە. ئەی مامۆستا ناکرێت بیری لێ بکەینەوە، خۆمان ئێستا ئاوا بینە بەر چاوی خۆمان بە ژیری دەستکرد بزانین شتێک بێکە بڵین چی تەوەقوعەکەی لە باشدا، چی تەوەقوعەکەی لەو دنیا کاستەوەرەکانی ئێرە هەستیان پێ نەکرد بێ. ولا خطر على قلب بشر. خۆتانی لاگ مەکەن چکە بە مێشکی هیچ کەسێکی شان نەهاتووە، نایبینیت و ناسشی بیستیت، تەنها لە قیامەتایە. جا ئەم هەستەوەرێکی ئێستاکەنە لە گۆشت و لە خوێن و لە عادەسە و لە پەردە و لە دیوار و لە مول و لە دروست بووە. هەستەوەری تر دروستە بێ، شتی ترە چێتە شوێنەکەی. چۆنە؟ ولا خطر على قلب بشر. ئەسڵەن هەستەوەرەکانیش عەقڵە بۆی ناچێ. ئەکەی هەرم چەند هەستەوەرە بن، نەخێر، هەستەوەرەکان زۆر لە مەسیاترن. بەڵام تەنها خوای گەورە ئەم پێنجەی یاویتە تێ بۆ چێژ لە دنیا. هەستەوەری تر زۆر زۆرن، هەر لە دنیایە هەستەوەرەکان ژمارەیان ئەگاتە 60 بەس لە ئینسانە. جا بێ لە قیامەتە خوای گەورە چی با بە ئینسان؟ ئەم هەستەوەرانی بۆ چی لێ بکە؟ لە چی بۆی دروستکە؟ لە دوڕ، لە گەوهەر،
أو أجر جلكان يعني يحلون فيها من أساور من ذهب ولؤلؤا ولباسهم فيها حرير. أجر جلكان يعني آوري شنبه بو أوي كبس بيستك توهبو هزو خوشي بكيت أوي كاتشتنا وبهشتوا ينعم لا يبأس أصلا گەنجێکی تێک ناچێ پیر نابێ نەخۆش ناکەوێ شەکرە بۆی کول ناکە تەمەنێکی جوانی یامێنێتەوە 24 سەعات چێژ لە هەستەوەرەکانێکە. ئەمەیە کە ئیساکەنی ئێمە بەتەماین خوای گەورە پێمان بەخشێ. ذلك الذي وعد الله عباده. بەڵێ ئەمە ئەو وعدەیە کە خوای گەورە داوێتی بۆ موسڵمان. بەڵێ ئەمەیە خوای گەورە فەرمێ جەزاء بما كانوا يعملون. ئەوە پاداشتی ئەوەیە کە لە دنیایە بە هەستەوەرەکانیان کردیان و پێی گەیشتن. لا يسمعون فيها لغوا ولا تأثيما. قسەی پڕ و پوچ و ژاوەژاو نابیستن إلا قيلا سلاما سلاما. بۆ چکە لە دنیاش ئەمانە هەروە بوو. إنهم كانوا قبل ذلك محسنين. بەڵێ ئەمان لە دنیای چاک بوون. إنا كنا قبل في أهلنا مشفقين فمن الله علينا ووقانا عذاب السموم إنا كنا من قبل ندعوه إنه هو البر الرحيم. بەڵێ ئێمە لە دنیاشە هەرە ترساین لە دنیاشە حسابی ئەم ڕۆژەمان کردبوو. بەڵام خەڵکانێک مردوو بێگیان بێهەست إنما يستجيب الذين يسمعون. بس جوابي أم تارو أم بيامان كسيق إيداتوا كجوان هي والموتى يبعثهم الله. مردو كان هستياني جوياني بويا لقيامة تازين وكرينوا أشقرينوا بلا إخواي قولا ثم ردوا إلى الله مولاهم الحق. أقرينوا بلا إخوانية كم جاريان جاور بين برشاوي خوت كافريك جهنمي نية هيج عذابي شينية بەس بینێ ئەو خەڵکە بە بەرچاویەوە داناچن بۆ باشت. بێڵزی چۆن بێ ئەو خەڵکە بینێ بۆ دەرەجاتە. ئەو دراوسێکی سیارەیە گۆڕی ئەم لێرە خەفەتی پێ خوارد دوو عەلاقەی بەدەستەوە بۆ حەسوودی پێ برد. ئێستا ئەو خەڵکە بینێ چوو بە ناو باشت. ئەمیش تەمەنا ئەکا بێ بە گڵ و نابێتەوە بەگڵ بۆ جەهەنەمیشی بەکێشەکەن. لەم خەفەتە گەورەتر چی بێ؟ لەوە خەفەت گەورەتر هەیە کە دراوسەیەکی نابینات بووە خزمێکی نابینات بووە حەزی نەکردو لە دەرگاکە و بۆ ماڵەکەشە بدۆزێتەوە خۆ لێ شاردوێتەوە. ئەگەر لە ژوورەکە شابوو بێ قسە مەکەن ئەوە بۆ خێر هاتووە بۆ پارە هاتووە با نەزانێ لە ماڵم. ئەمە بە دوو چاوی سەری ساغی گەشاوەیەت تۆش لە قیامەتە تەکە تەکتە و نابینیت. لەمە خەفەت دەبێ گەورەتر چی بێ؟ پەناگرم بەخوا بۆیە خۆشیەکانی بەهەشت تەواو نابن. بەڵێ دوای ئەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەی فەرموو ولا خطر على قلب بشر. فەرمی ئەگەر حەستان کرد بخوێنەوە ئاەتێکی پەروەردگار کافەرمێ فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين. کەس نازانێ چیمان بۆ پەنهان کردووە لە بیربیلەی چاوان. کەس نازانێت. بۆیە لە باشتا خوای گەورە بە ئەهلی بەهشت ئەفەرمێ قوموا إلى ما أعددت لكم من الكرامة. هەستن لەو ڕێزەی کە پێم داون هەستن بچم لەوە بچنەوە. فخذوا ما اشتهيتم. بازارێکیان بۆ کاتەوە مۆڵ ئەمە هەرزان بازار نییە. ئەمە داشکانی چی نەکردووە. ئەمە بازارێک بەس بۆ موسڵمان دروست کراوە. هەرچی چاو حەز لێیکە هەرچی جۆی حەزی لێ بێ هەرچی بۆن و تام و هەستەوەرەکانی تر حەزیان لێ بێ هەر هەمووی تایە. خوای گەورە فەرمێ خذوا ما اشتهيتم بەفری بەبێ پارە فەرمێ هەرچی تان حەز لێی بۆ بیبن. الله جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ چینە ئەو بازارە خۆی بەهشت بە قەڵەباڵغیەوە خۆش بچۆ بازار و اینجا بەس ئالی بەهشتیش ببینی. ئەو شەهیدە ئەو پێغەمبەرە ئەو ساڵحە ئەو بەڕۆژووە ئەو لە بابی ڕەیانەوە هاتووە لە بابی سەدەقەوە هاتووە لە بابی نوێژەوە هەر یەکە خۆی کردو بە دەرگایەکە ئێستا هەمووی لە بازاڕەیە کۆ بێتە.
فنحمل ما اشتهينا هرچی حەزمان لێ بوو هەڵێگرین سووکیشە بەدەستمانە بەڵام شتی بەنرخ قورسنها ئەمەیە کە ئەم نیعمەتەیە بەڕاستی کە ئینسان ئەگەر هەستەوەرەکانی وەکو پێویست لە حەڵاڵە چێژی پێبینی لە قیامەتا پێوترێ خود و مەشتەهیتم ئەوەی حەستان لێتی ئەوەی ئیشتیهایەکەن بیبن بۆیە بەهەشت چاوی ئینسان تێرەکە لە هەموو چاوتێرکردنێکیش خۆشتر بینینی خوای گەورەیە کە ئینسان خوای گەورەی بینی لە قیامەتا کە لە دنیای نەیتوانی بیبینێ بەڵام لە قیامەتدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لە شەوێکی مانگی چواردەیا فەرمێ بە سەحابەکان کە لێ پرسن ئەی پێغەمبەری خوا بینین ئەفەرمێ چۆن ئەو مانگە ئاوا ئەبینن ئاوا خوای گەورەی خۆتان بە چاوی سەر بینن بەڵێ وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة دەمو چاوێکی گەش سێری پەروەردگاری بکە بەڵێن خوایە بەس ئەم نیعمەتەمان لێ مەشارەوە هیچی ترمان ناوێت لە پاشتا بەس سێری تۆ بکەین ئەم نیعمەتە گەورەترە بێت چی بێ بۆیە خۆشەویستەکانم ئینسان ناکرێ و نابێت لە بە شتێکی کاتی تەواو بوو بەگەڵ بوو ئەمە هەموو نیعمەتە لە دەست بە زان کە تۆ پێتەڵێن کابرا چلەی چووە لە هۆڵێک و لە ساڵەیەکە خەڵک کۆ بنەوە و دوایشنە سەر گۆڕەکەی ئەو ڕۆژەیە کە ورگێتەقێ بەکرم لە ناو گۆڕەکەیە ئەو ڕۆژەیە کە چاوێت دەقێ ڕۆژەیە کە هەستەوەرەکانی حەجی جارێکتر ناکەرێنەوە بۆ دنیا كما يئس الكفار من أصحاب القبور بيتكامن واي أمان دس خمان نين بهشت پر بپری خۆشەکانی ئینسان حەزی لە پێکیە بووە لە شیە گەر پێ بڵێم لە قیامەتە ئاوەکەی ژێری شت شیرینە ئاوەکەی ژێری شت سپیە کە بە ناو ماڵەکە تا ئەڕوا ڕووبارێک لە ئاو نا ڕووبارێک لە شیر ڕووبارێک لە هەنوین ڕووبارێک لە خەمر هەچی حەز لێیەتی نەک چکە نەک بە بەلوعە بیکەیتەوە نەک بە حاسە هەر بەژێر ماڵەکە تا ئەڕوا ئەمە لەکوێ هەیە ئەمە لەکوێی دنیایە دەسەکەوێت ئەم هەموو دارە ئەم هەموو فاکی هەیە وفاكهة كثيرة لا مقطوعة ولا ممنوعة جایتر لەمس و باوش پیاکردن و جنس و ئەوەی کە خوای گەورە بۆ ئینسانی داناوە هیچ شتێک لە باشتا لە بیر نەکراوە تەنانەت حاڵەتە نفسیەکەی ئینسانیش مراعات کراوە ولا ينزفون سەریشان نایەشێ بەتاقەتیش نابن هەموو ڕۆژێکیان بۆ ئەوان تازەیە کە شەو ڕۆژیانشیان بەسەرا نایەت چکە ماندوو نابن لەناو بەهەشتا کە تۆ دوڕێکت یاخود گەوهەرێکە زۆر بە زەحمەت پێکەڕاوە خوای گەورە کووخێک باخێک لە لؤلؤ کە ناوەکەی بۆشە بۆ ئینسان دروست دەکا پانیەکەی 60 میلە لە هەموو سووچێکە خێزان و ماڵ و حاڵێکی بۆ دیاری کراوە کە کەسیانێکتری نابین 60 میل یەک لؤلؤ یەک گەوهەر یەک یاقوت بەڵێ ئیتر قیازە سەر ئەمە بکە بزانە لە بەهەشتا بێت چیتر هەبێ کەواتە بەڕێزەکانم با بەم هەستەوەرانە لە تاقیکردنەوەکە دەرچین بۆی کە بین بە خاوەنی هەستەوەری هەمیشەیی و تام و چێژی بەهەشت لەگەڵ پێغەمبەر و سەحابە و پیاوچاکانە بکەین لە خزمەتی پەروەردگارە فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا لە بەهەشدا نەفس چ بخوازێت ئامادەیە بۆتان
هەرچیش بخوازێت و داوای بکەن تێیدا هەیە میوانداریەک لەلایەن پەروەردگارێکی لێخۆشبووی بە بەزەییەوە. لكاد قلبي أن ينخلع للظلم خريب بيتدروا لقوري أم آياتانا أم خلقوا من غير شيء دعاي جبير طبعا لسر أم آياتانا وكاريكري أم آياتانا لأخيرا مصبانا بها